ناوی پیشەکەیان پارێزەرە، بەڵام هەندێک جار بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی یان سیاسی ژیانی خۆیان پارێزراو نییە. دەگوترێنە ناو دۆسەی دادگاکان هەندێک جار تۆمەتباران کەسانی دەستڕۆیشتووی ناو حەزب یان کەسانی خاوەن نفوزی کۆمەڵایەتی عەشیرەتگەرین. ئەمەش دەبێتە کێشە بۆ ئەو پارێزەرانەی دۆسیەکان وەردەگرن. هاتوومە تا دادگای تێهەڵچوونەوەی هەولێر، دەمەوێت بزانم کە لە هەرێمی کوردستان کێ پارێزەری مافی پارێزەرانە. زۆر جار معاناتمان دەبی، زۆر جار گوێبیست دەبین کە پارێزەرێک چه ئافرەت چ پیا و تووشی هەڕەشە بووە، تووشی ئەوە بووە کە نەیتوانێت کارەکەی بەپێی پێویست جێبەجێ بکاتن. ئەوە چ لەبەر مەسائلی حزبی، لەبەر لە مەسائلی زۆر مەسائل، مەسەلەن زۆر کەس هەیە لەبەرەوەی کە ئەو کەسە یعنی ئەو بڵین خۆی مەثەلەن وەکیلی تەرەفێکی معەنە، ئەو تەرەفە دەستی باڵایە و دەستی باڵایە لە سیاست لە حزب، بۆیە پارێزەرەکە هەڕەشەی لێ دەکرێت وەروەها تووشی زۆر مەسائل دەبیتن. پارێزەران دەستنە ناودەیان کێشەی کۆمەڵایەتی هەیە، کێشەی قەتل هەیە، کێشەی ئەنواعی کێشە هەیە. بەڵام ئەگەر یاسایەکی بە پتە و تۆکمە هەبیتن منیش بپارێزی و وەزیرێکیش بپارێزی و جوتیار و کرێکارێکیش بپارێزی، ئەوڕۆ هیچ کەسێک ترسی نابێتن. بۆچی پارێزەر ترسی هەیە؟ بۆچی هەر خەڵکێکی ئاسایی ترسی لە خۆی هەیە؟ فەرموو لەو ڕۆژانە دیتمان خەڵکیەک گیرە هەر بێزگە هەر پارێزەریش نەبوو بیلەوانە، بەڵام حزبی گەورەی لە پشتە، یان پارێزەرێک دەگیرێ حزبی گەورەی لە پشتە، یان سندیکایەکی لە پشتە، بەڵام بەبێەوەی هیچ کەسێک بگەڕێتەوە لە بۆ حزبەکەی، لە بۆ سندیکاکەی، یان عەلەقەل لە بۆ قانون کابرا دەگیرێتن دیل بە دیلی پێدەکرێت. ئەمە چی؟ ئەمەی گەڕاندەوە ڕۆژگارێک بەڕاستی ئازارمان زۆر پێی چێشت. سەرۆکی سندیکای پارێزەرانی کوردستان تۆمەتی بە حەزبی بوونی سندیکایەکە بە ناڕاست دەزانێ و دەژڵێ ئێمە پیاوی کردارین نەک بەیاننامە بڵاوکردنەوە. بەدڵنیاییەوە مەجالمان نەداوە نە سیاسیەکان نە هیچ کەسێکیش هیچ کەسێک بە شێوەیشتر بە قەراری قەتعی، چونکە ئەمە لێرە بە تایبەتی ئەو مەجموعەی کە ئێستا لێرەین هەمومان بە یەک دەنگ دیفاع لە پارێزەران دەکەین، بۆیە ئەو مەجالەمان نەداوە و ناشیدەین بەدڵنیاییەوە. بەڵام وەکو پێم گوتی من باوەڕم بۆ هەیە کە دەبی بە کردار دیفاع لە پارێزەران بکەم. پۆلیسی هەولێرە لیوا عەبدولخالق تەلعەت 13 ساڵە بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرایەتیەیە. ئەو دەڵێ لە تەواوی ئەو 13 ساڵەدا هیچ پارێزەرێک سکاڵای یاسایی لەلای ئەوان تۆمار نەکردووە. پارێزەر لە خۆی ئەو بابەتە باز دەکات، ئەوە بابەتەکە پەیوەندی بە خۆی وەیە، چی ئەگەر وایە ئەبێ بێ داوا سکاڵا تۆمارکە لەسەر سکاڵایەکەی ئەو ئێمە ئیجراعاتی یاسایی بکەین. دوو لە وڵاتە ئەگەر دوو لایەن بێت تەمان لایەنێک تاوانبارە و لایەنشی بێ تاوانە، یان زۆر جاری وا هەیە هەردوو لە تاوانبارن کە پارێزەرێک یەک لە تاوانەکان وەردەگرێت، تاوانبارەکان وەردەگرێت. زۆر جار بەدەستهێنانی مەبەستی مەبلەغێک پارە زۆر بابەتەکان تێدا کێشە دروست دەکاتن. مەسەلەن تاوانبارێک مەبلەغیش پارێ زۆر دەداتە پارێزەرێک، دەبێتە هۆکار ئەوەی کە کێشەکە لە باتی چارەسەر بکرێت زیاتر گەورە بکرێت. لە ناو دادگاکاندا پارێزەران تەنیا توێژن، مافی بەرگریکردنیانە تۆمەتباران هەیە و کێشەکانیان بۆ چارەسەر دەکەن، بەڵام بە قسەی خۆیان هەندێک دۆسەی هەستیار نەک بە ئەوان چارەسەر نابێت، بەڵکو خۆشیان تووشی کێشە و گرفت لە دەرەوەی یاسا دەکات. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.